بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشکی داواکارم لە خوای پەروەردگار ئیخلاص و سەواب بکاتە ئیشەکانمانەوە، خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بکات، خوای پەروەردگار یارمەتیمان بدات ئەو عیلمەی وەری دەگرین کاری پێ بکەین لە ڕۆژانەی ژیانمان. ماوەسانی خۆشەویست، سوپاسی خوای پەروەردگار دەکەین کەوا دەرفەتی داین بۆ جارێکی تر لەوانەیەکی تازەدا بینە خزمەت فرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە پەرتووکی الأربعون النەوەویە. ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئیمامی نەوەوی بێت و هەروەها لە هەموو زانایانی ئەم ئومەتە. ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار دەچینە خزمەت فرمودەی 25ەم، فرمودەی 24 هەر ئەبوو ذەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گێڕایەتیەوە بۆمان کە حەدیثێکی قودسی بوو، حەدیثێکی دوور و درێژ بوو، لە خزمەتیا بووین لە هەفتەی ڕابردوو. ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار ئەچینە خزمەت فرمودەی 25 هەر ئەبوو ذەر دەیگێڕێتەوە، مەتنەکەی بخوێنین. عن أبي ذر رضي الله عنه أيضا أن ناسا من أصحاب رسول الله صلى الله عليه وسلم قالوا للنبي يا رسول الله صلى الله عليه وسلم ذهب أهل الدثور بالأجور يصلون كما نصلي ويصومون كما نصوم ويتصدقون بفضول أموالهم قال أوليس قد جعل الله لكم ما تصدقون به إن بكل تسبيحة صدقة وكل تكبيرة صدقة وكل تحميدة صدقة وكل تهليلة صدقة وأمر بالمعروف صدقة ونهي عن منكر صدقة وفي بضع أحدكم صدقة. قالوا يا رسول الله أيأتي أحدنا شهوته ويكون له فيها أجر؟ قال أرأيتم لو وضعها في حرام أكان عليه فيها وزر؟ فكذلك إذا وضعها في الحلال كان له أجر. رواه مسلم. دەچینە خزمەت ئەم فەرمودەیە و بە کورتی ڕاوەی دەکەین و شەرحی دەکەین، داوای یارمەتی لە خوای پەروەردگار دەکەین خوای پەروەردگار موفقمان بکات. دیارە لە نوسخەی ترا هاتووە ئەنە ئوناسەن، لە ڕێواتەکەی موسلیمیشە بە ناسەن هاتووە ئەنە ناسەن، دیار نییە ئەم خەڵکە کێیە، بەڵام کۆمەڵە سەحابەیە کە وا دیارە کە باری بژێویان حاڵیان چۆنە، فەقیرن. گفتوگۆکەن لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، حەریصن لەسەر ئەوەی کە چی ڕێگایەک هەبێت بۆ ئەوەی زیاتر سەدەقە و ئەجر و پاداشت و چاکە بکەن، لە دنیا هەم ئیسفادەی لێ بکەن، لە ئاخرەتشە ئیسفادەی لێ بکەن. بە پێغەمبەریان فەرموو صلی الله عليه وسلم يا رسول الله ذهب أهل الدثور بالأجور. دثور کێیە؟ ئەو کەسانەیە کەوا پارەی زۆریان هەیە. باشە ئەمانەی کە ئەم پرسیارە دەکەن ئایا حەسوودی بە دەوڵەمەندەکان دەبن؟ حەسوودیان پێبن؟ نەخێر. ئەی چییە مەسەلەکە؟ ئەوان هەیتیان ئەمان نیتیان، وانە ئەیانەوێ یعنی وەک چۆن بڵێ ئێمەش حەزەکەین، یعنی یا ڕەسوول الله ئەوان پارەیان هەیە، ئەتوانن بە پارە ئەو ئیشانە بکەن، ئێمەش پارەمان نییە، حەزمان لە ئیشە، یعنی دەمانەوێت ئێمەش ئەو ئیشانە بکەین کە نزیکمانەکاتەوە لە ئەڵڵا سوبحانە وتەعالا. جا بۆیە سەدەقە لێرە ئەکرێتە دوو بەشەوە. هەندێکیانەوەیە کە تۆ خێر و خێرات بەچی دەسەکەوێ؟ ئەتوانین بە پارە، وانە هەیە کابرا هیچ ئیشێک ناکە بڵێن بە پارەکەی جیهادێکی گەورە دەکات، دەعمی ڕێکخراوەکان دەکات، دەعمی حەلەقاتی تەحفیزی قورئان دەکات، مزگەوت دروست دەکات، نەخۆشخانە دروست دەکات، کەفالەی یەتیمی هەیە، وانە لە پارەی چی؟ سەدەقەی و لە پارەی ئەوەی کە واجبیشە لەسەری.
ئەو پارەی کە هەیەی کەی واجب دەبێت لەسەری مەسەلەی زەکاتە مەسەلەی زەکاتە بەڵام هەشە ئەبەخشێت نەکو بەس زەکاتەکە اینجا ئەو تێگەشتووە ئەو کەسە تێگەشتووە بەڕاستی ناترسێت لە بەخشی ناترسێت دەزانێ قەت بەخشی نابێتە مای ئەوەی کە پارەکەی کەم بکاتەوە بەڵکو بەعەکسەوە دڵنیایە یەقینی هەیە کە چەندێ ببەخشێ ئەوەنە ئەڵڵا سوبحانە وتعالە بەرەکەتە کاتە ئیشەکانیەوە اینجا بۆیە ئەمانش لە حەسوودیان نەبووە ینی نا هەر داوایان کردووە ینی شتێک مادەم ئێمە ئەو شتەمان نییە و پارێمان نییە ئێمەش حەزمان لە خێر و خێراتە بزانن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕێگەیەکیان پێ پیشان دەدات جا بۆیە فەرمێ ینی ئەوانەش چی دەکەن بزانە ینی هەمویان یەکسانن لەوەی کە دەیکەن یوسەللوونە کەما نوسەلی باشە نوێژەکەن ئێمەش نوێژ دەکەین وەیەصومونە کەما نەسووم و ڕۆژوش دەگرن ئێمەش ڕۆژوو دەگرین هەرچۆن ئێمەش ڕۆژوو دەگرین وەیەتەسەدەقونە بیفضولی ئەموالهم ئەمەیە لێرە بەڵام ئەوەی کە ئەو پارەی کە هەیەە ئەبەخشن ئێمەش حەزمان لە سەدەقەیە یا ڕەسوول الله ئێجا بزان وەڵامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چی دەبێ قال أوليس قد جعل الله لكم ما أو بالصاد بشدك تصدقون به يعني أما وەک چۆن بڵێ بەدیلێکی ئەوەیە ئەگەر پارەتان نییە بەڵام خۆشتێتر هەیە خۆشتێکی تر هەیە کەوا تۆ ئەگەر ئێوە حەریز بن سوور بن دەتوانن چاکە بەدەست بێنن چییە؟ پارێکی تێ ناچێت ئەم کارانە پارەی تێ ناچێت یەکەمیان ئینە بكل تەسبیحەة صەدەقە تەسبیحات سبحان الله دائنشیت دەڕۆیت لە ناو سیارەکەی لە جێگای ئیشکردنی زمانت با تەڕ بێت بە سبحان الله صەدەقە یعنی ئینسان ئەگەر وەک بە چاوێکی پرۆژەیەکی ئیستیسماری تەماشای بکە یعنی تۆ لە ڕۆژێکە ئەتوانی پڕی بکەیتەوە کابرای پارە ممکنە جارێک بێت خێر و خێراتێک بێنێ بڵێ کاکە ئەوە ئەم ساڵ ئەوە خێر و خێراتەکەمە تەواو وانە تا ساڵەتر ممکنە نەیبینینەوە خۆ هەموو ڕۆژێک نایە کاکە فەرموو ممکنە واش هەبێ بەڵام ئەمە دەتوانی هەموو کاتێک هەموو ساتێک لە هەموو شوێنێک ئیلاو شوێنانێک کە مەحزوور بێت یعنی نەتوانێت ذکری خوای پەروەردگار بکەی بەڵام تۆ توانی ئەم شتانە بکەی سبحان الله وكل تكبيرة شي صدقة الله أكبر وكل تحميدة صدقة الحمد لله بكي وكل تهليلة صدقة لا إله إلا الله محمد رسول الله زيادة لا إله إلا الله أوتشيها صدقية تهليلية وأمر بالمعروف إن جاديت يعني كي إيش كواتو بت صدقة دسكوية هر كسي كوا بيسي بوي كتو فرماني بيبكي بچاكا دیارە قوسوورێکی هەیە کەم تەرخەمیەکی هەیە تۆ ئاگاداری بکەیتەوە لە غەفڵەتایە ئاگاداری بکەیتەوە ئەمر بە چاکە سەدەقەیە نەهی لە منکەر ئەو هەموو منکەرانەی هەیە بەس ئێمە بتوانین ینی بە ئوسلوبێکی جوان حەکیمانە بە نەرم منکەرەکان بگۆڕین دیارەوە ئادابی خۆی هەیە شڕوتی خۆی هەیە ئینسان چۆن بتوانێت منکەر بگۆڕێ بەڵام هەوڵ بدات هەم نیەتەکەیەوە بێ کە سەدەقەیەکیشی دەستکەوێ هەم ئەوەش نیەتی ئەوە بێکەوە ئەو منکەرەش بگۆڕێت چکە شەعیرەیەکی زۆر گەورەیە دەچێت نمونەیەکێنێتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەم نمونە کی ئەگرێتەوە زیاتر ئەوانەی کەوە هاوسەرگیریان کردووە ژن و مێرد ئەگرێتەوە باشە جا گەنجەکان ناگرێتەوە گەنجەکانە بێ بە ڕۆژوو بن باشە ئەبێ بە ڕۆژوو بن هەتا و کاتەی هاوسەرگیری دەکەن کێ گەنجە بە ئەو عیلاجە بەکاربێنێ یان هەوڵدا ژن بێنێت وانە چکەوەش سەدەقەیە بزانە پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام سوبحان الله یعنی نمونەیەک هێنێتەوە ئیتر بۆی تێ بگەن ئینسان دەتوانێت یعنی مەسەلەکە پێویست بەوە ناکە کە پارەیەکی زۆر هەبێ و تۆ بەس بە پارە بتوانانی سەدەقە بکەی نە ئەو نمونەش چییە دەفەرمێت وەفی بوضعی ئەحەدیکم سەدەقە یعنی ئەمە
وەکو کینایەکە بۆچی مەسلەی جیماع لەگەڵ خێزانە ئەوەش سەدەقەیە. سەحابەکان يعني فرمویان يا رسول الله أيأتي أحدنا شهوته ويكون له فيها أجر؟ يعني أما مسألة شهوته حزة آرزوها يعني أم آرزوها من يعني لقل خيزان ما جماع بكم آية أمش أجري تيايا باداشي تيايا إنجا بزان بيغمر عليه الصلاة والسلام ليرة شي بكارينيا قياس بكارينيا بويا فرميت قال أرأيتم لو وضعها في حرام أكان عليه فيها وزر؟ أي أم بياوا أم شهوتا لحراما بكاري بيني أي قناح بار بي قناح بار نابي يعني برات زينا بكات قناح بار بي قناح بار نابي يعني برات هر إيشك بكا لقل آفرتك كوا حلالي نية للرقي حراموا أو شهوتي بطال بكات قناح بار دبي نابي ئێستا لەم ڕۆژگارەی سوۆسیال میدیا سەرەکەی چییە؟ ینی خوا پەنامامدا هەندێک ئالۆدە بووە بە چیەوە؟ ینی عن بوعد هەر لە ڕێگەی چی مۆبایلەوە سەرەکەی لەگەڵ ئافرەتێکە ممکنە لە وڵاتێک بێ لە وڵاتەکان کابرا نەخۆشە زەعیفە خۆی داوەتە دەست شەهەواتەوە لە ڕێگەی مۆبایلەوە چییە شەهەواتی متەبادل هەیە خوا پەنامامدات. ینی قەزای زۆر گەورە ڕووی داوە هەندێک کەس هەر ینی خوا پەنابدا بۆی فەزح نەبێت چەنەها پارەی داوە ینی گشتی بۆچی شەهوەتێکی حرام وە لە حەضاتیشە چەرکە ساتێکە و تەواو دەبێت. جا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەم نمونەی هێنێتەوە ئەم قیاسی کردووە ئەگەر هات و ئەو شەهوەتە لە حرامە سەرف کرێ گوناحبار دەبێ یان نابێ بەڵێ بۆیە دەفەرمێت فكذلك إذا وضعها في الحلال كان له أجر أما اشتيكا جاء إنسان ظاهري أم حديث وفرمودا خاصة أم نمونيكا هر بياويك يعني برين كاري سرجي شرعي بكات جماع بكات لقل خيزانكي ظاهرا أجري دزدكيا بلام إنسان أقل لا مسائلي مباحة دبيت نيتي لقلا بيت بۆ نمونە تۆ ئەو جیماعە دەکەی خۆت بپارێزی لە حرام ئەو جیماعە دەکەی مناڵێکی ساڵحت هەبێ ئەزگارەکان دەخوێنین بۆی مناڵێکی ساڵحت هەبێ ئەم نیەتە وا دەکات کەوا تۆ ئەجرەکەت زیاتر بێت. ئەمە فەرمودەی 25 و فەوائیدشی زۆر تایە یەکێک لەوانە بە کورتی سەحابەکان تەماشا دەکەی پەلەیان دەکرد بۆ چی؟ بۆ ئەوەی فێری کاری چاکە بن. ئەوە مهمە ئێمە هەوڵ بدەین بزانین لە چی شوێنەکە کاری چاکە هەیە بیکەین چونکە ئازیزانم وەڵڵاهی بەس ئەو کارە چاکە لەگەڵ خۆمان دەبین. یعنی هەمومان دیمەنی سەر قەبرانمان بینیوە لەگەڵ خزمێک کەسێک نزیکێکمان ڕۆشتوین تەماشا دەکەی ئەو دنیای هیچ نییە. یعنی سوبحان الله ئەو ئینسانە و عەزیزە بەدەست هەڵێگرن ئەکەنە ناو قەبرەکە دوای بانیشی دەدەن خۆڵیش دەخەنە سەری هیتر تەواو چی بردەگەڵ خۆیان کفنەکەش نامێنێ هیچ نامێنێ بەس چی ئەمێنێ عەمەلە ساڵحەکە و لەگەڵ عەمەلە تاڵحەکە خوا پەناماندا. جا ئینسان بۆیە مسارعە بکە وەکو سەحابەکان ینی پرسیاریان دەکرد چی ئەبێتە مای ئەوەی کە کاری چاکە بکەم و من ئەجر پاداشم دەستکەوت چکۆ ئەنزانی ئەم دنیای هیچ نییە ئەم دنیای مەزرعەیە. ینی کێڵین هیچ نییە مانای ئەوە نییە واز لە دنیا بێنین و بڕۆین بۆ چیایەک و دانیشین و ئیتر حەقمان بە خەڵکەوە نەبێ. یعنی سیاسەتی ئەم خەڵکەش نەکەین نە سیاسەتی دنیا دەکەین بە دین سیاسەتی دنیا دەکەین بە دین ئەوە وا تێ نەگەین کاڵێن دنیایش نییە بەڵام حەقیقەتی دنیای ڕاستەقینە ژیانی ڕاستەقینە یا لەیتەنی قەدەمت لحەیاتیکەیە ئاخیرەتە. ینی لەم دنیایە تۆ بۆ ئاخیرەتی خۆت هەوڵ و کۆششی خۆت دەدەی ئیتر وەکو باسمان کرد لە پێشتریش مەفهومی عیبادەت زۆر گەورەیە عملی ساڵح زۆر گەورەیە خوارد لەوانە کورت نابێتەوە ئەمانە شتێکە کەوا پارەی تێناچێت. یعنی بە دیرێکی دانا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی ئەوانیش دڵیان لای خۆیان نەمێنێ بڵێن وەڵا پارەمان نییە و ناتوانین عیبادەت بکەین ناتوانین ئەجر و پاداشمان دەستکەوێت ناتوانین کاری چاکە بکەین نە ئەوان سوور بوون لەسەر ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە
ئەو ڕێگایی پێپیشاندان کە هەمووی ئاسانە، هەمووشی پارەی تێ ناچێت، دەتوانێت ئینسان لە شوێنی خۆشییا بێ، لە ماڵی خۆیان بێ، لە هەر جێگایە بێ، لە ناو ئۆتۆمبیلا بێ، دەتوانێت ئەجر و پاداش بۆ خۆی بەدەست بێنێ. اینجا ئەوان سبحان الله پرسیاری ئەوشیان دەکرد، هەر شتێکەوە ئیشکالیت هەبووە پرسیاریان دەکرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوەی تر خۆش بووە، ینی بەڕاستی ژیانێکی خۆش بووە. ئەوان ئیتر وەک چۆن بڵێ لە خزمەتی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وەسەلام، مامۆستا و پێغەمبەری خوایە، قودوایانە عەلەیهی سەڵات وەسەلام، بۆیە هەر شتێک ئیشکالێتی هەبوایە پرسیاریان دەکرد. ئەوە نەبێ بڵێ لە دڵی خۆیانە بێڵنەوە، نە، پرسیاریان دەکرد. ئینسانیش بۆیە لە سەروی خۆیەوە کە زانایە ئەهلی علمە پرسیار بکات. فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. اینجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە بۆ پەروەردەکردنی سەحابەکان و بۆ گەیاندنی معلومات چی بەکارهێنا؟ نمونەی ئەهێنایەوە، نمونەی ئەهێنایەوە. ئەوە لە حەدیسەکان تریش بینیمان، هەر یەکێک لە ئەوانشی بەکارهێناوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قیاسە کە حوجەیە، بۆیە تەماشا دەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو قیاسەی بەکارهێناوە. و خاڵی کۆتاییش ئەوەی ئینسان بە دوای حەڵاڵە بگەڕێت، بە دوای حەڵاڵە بگەڕێت. وەڵێ مامۆستا نه بۆ دەوڵەمەندش بەس بە دیلێک بوو، نانە دەوڵەمەندش خۆ دەتوانێت، دەوڵەمەند بەس چییە پارەکەی هەیە زیادە لەوان، ئەوان پارەکەیان نییە. دەوڵەمەند هەموو کەسێک دەتوانێت ئەو سەدەقانە بەدەست بێنێ. ئێستاواڵێ نورون عەلا نور، هەم پارەکەشی هەیە، هەم بۆ خۆشی دانیشتۆ کاکە پارە بەخشە و ئەڵێ سوبحان الله، الحەمدولله، الله ئەکبەر. ئاساییە، هەموو کەسێک بەکاری بێنێ. دەچینە خزمەت حەدیسی 26م. أبو هريرة يجرته بمن عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم كل سلامة من الناس عليه صدقة كل يوم تطلع فيه الشمس تعدل بين اثنين صدقة وتعين الرجل في دابته فتحمل له عليها أو ترفع له عليها متاعه صدقة والكلمة الطيبة صدقة وبكل خطوة تمشيها إلى الصلاة صدقة وتميط الأذى عن الطريق صدقة. رواه البخاري ومسلم. ئەو فەرمودەیە باسی ئەوە بووکەوە ئینسان چۆن چاکە بکات و سەدەقە بۆ خۆی پەیدا بکە. لێرەش هەر حەدیسەکەی ئەبوو هوڕەیرە باسی ئەوەمان بۆ دەکات. بەڵام چ جیاوازیەک دەبینن مامۆستایان لەم حەدیسە و لە حەدیسی ئەبوو ذەر؟ باسی سەدەقە دەکات. حەدیسی یەکەم کە خوێنمان 25م چی بوو؟ یعنی لەگەڵ ئەڵڵا سوبحانەهو وتەعالە. ئەی لێرە زیاتر لەگەڵ خەڵکایە. تەماشا بکەین مامۆستایان. طبعا جومکەکانە سولامە جومکەکانە مەفاصل وقيل العظام يعني ئێسکەکانیشە والمعنى واحد لا يختلف، هیچ جیاوازێکیان نییە. لێرە سبحان الله بزان هەر ڕۆژانە طبعا لێرە لە صحیحی مسلمە هاتووە سولامە چەند مەفسەڵە؟ 360 مەفسەڵە جومکەیە. ئەڵێ طوبیش موافقی ئەوەیە. والطب شيخ ابن عثيمين رحمة الله عليه والطب الحديث يوافق هذا سبحان الله مما يدل على أن رسالة النبي صلى الله عليه وسلم حق. خوي حقا يتر طبيش موافق بها أو خوشترو باشترا. ليرة كل سلامة من الناس عليه صدقة. باشا كل سلامة يعني ئەماش نیعمەتێکی خوای پەروەردگارە لەسەر عەبدەکانی. كل يوم تطلع فيه الشمس يعني هەر کاتێکەوە ڕۆژ دەبێتەوە لەسەر هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستە چییە؟ سەدەقەیە. یعنی تو لە ڕۆژێکە چەند سەدەقە بەکارێ، چەند سەدەقەت دەست دەکەوێ؟
60 لە هەفتەیەکە حسابی کردووە 2520 ئەمە نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوای پەروەردگار. اینجا ئەمەش هەر ئەوە نییە کە هەر شتێکەوە نزیکت بکاتەوە لە خوای پەروەردگار هەر چاکەیەک ئینسان چییە ئەجر و پاداشتی دەست دەکەوێت و گرانیش نییە قورسیش نییە لەسەر ئینسان. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نمونەمان بۆ دێنێتەوە دەفەرمێت تعدیل بین اثنین صدقة. ئەوە زۆر زۆر گرنگە مامۆستایە. یعنی ئینسان بەڕاستی خاستن لەم جەنجاڵەی ئێستێکەوە تێدا دەژین کە پڕ بووە لە مەشاکل، یعنی بەرژەوەندیەکان سوبحانڵڵا یەک ناگرن ئیتر سەرەکەی دوو برایە پێکەوە قسە ناکەن، ئاژاوا هەیە ژن و مێرد عاجزە بن لە یەک، کێشە هەیە لە ناو ماڵ. کۆمەڵگە سەرەکەی چییە بەهۆی ئەم عەولەمە و بەهۆی ئەم هەموو پیلانی کەوا لەسەر خێزان هەیە، خێزانەکان بەرەو هەڵوەشانەوە دەڕوات ئەگەر پابند نەبێ بە شەرعی خوای پەروەردگارەوە. یعنی کێشەکان زۆر بووە. بڕۆ محاکمەکان سەیری کێشەی تەلاق هەر وەکو خۆڵ وایە ئەوەندە زۆر بووە. باشە کێشەی تر گەورەتر هەیە. اینجا ئینسان بتوانێت بەڕاستی مە پرۆژەیەکی زۆر گەورەیە کە چییە؟ بتوانێت ئیسلاح لە نێوان خەڵکیا بکات. زۆر مهمە. تعدیل بین اثنین صدقة. یعنی چی؟ یعنی بتوانی ئەم دوو کەسەی کەوا ناکۆکی لە نێوانیان هەیە تۆ یان ئەوەتانێ بە چاکبوونەوە بە سڵح یان ئەوەتانێ بە حکم. ئەکید یەکێکیان چییە؟ حەقە و ئەوەکەیتر ناحەقە. ئەوەکەیتر ناحەقە. ئەگەر تۆ لە شوێنێک بووی بۆت دەرکەوتکەوە حەقێک لا یەکێکیانە، لێرە مەرحەلەی حکمە. ئایا دەبێت سڵح بکەی یانە بێ حکومەکە بدەی؟ ئەبێ حکم بدەی. ئابێ حکم بدەی کابرا خاوەن حەقە، ئەوێ حەقەی وەرگێتەوە، نەکو تۆ بێی بڵێ کاکە وەرە سڵح بکەن. نە، تو حەقەکەی بدەرەوە، مافەکەی حەق بدەرەوە. ئللا ئەگەر خۆی کابرا ڕازی بێ بڵێ کاکە من لە حەقی خۆم خۆش دەبم، ئەوە شتێکی ترە. ئەوە شتێکی ترە. جۆی بۆیە لێرە شێخ دەڵێ هەر کاتێک بۆی دەرکەوتکەوە حکمە و حەقە لایەکێکیانە، ئەگەر هات و حەقی بڵێن بڕیاری نەدا بەوەی حەقە یینکێیە، ئەو کاتە حرام دەبێت. حرام دەبێت ئەو حەقە بشارێتەوە، بچێت بۆچی؟ بچێت بۆ سڵح ئیلا بە ئیزنی خۆی. وتعین الرجل في دابته. ئەمە کۆمەڵگا ئەبێ بەو شێوازە بێ. ئێمە هەمومان دەزانین حتا لە ناو خێزانشە مەشاکل دەبێت، لە ناو کۆمەڵگە مەشاکل دەبێت، بەڵام تۆ ئەگەر دەستکەی بە ئیسلاحکردن لە نێوان خەڵکە و هەروەها اینجا باسی ئەومان بۆ دەکات کابرایەک پێویستی بە یارمەتیە، پێویستی بەوەیە کە تۆ گەر شتێکی هەیە بیخیتە ناو سیارەکەی، ئەو کاتە بڵێن دابە بووە کاکە بەعیر بووە، حوشتر بووە، ئەسب بووە، پێویستی کردووە کەوا تۆ ئەو بارەی بخیتە سەر پشتی حوشترەکەیان پشتی ئەسبەکە تەحمیله عەلەیها. ئەگەر نەتوانێت ئەوە تۆ لەو کاتەشیە ئەجر و پاداشت دەسەکەوێت. وتعاونوا على البر والتقوى أو ترفع له عليها متاعه. باشە ئەمە هەمووی سەدەقەیە. دێتە سەر شێوازێکی تر بۆ بەدەستێنانی سەدەقە چییە؟ والکەلیمەة الطەیبەة سەدەقە. هەر چۆن باسی ئەومان کرد کە زیکرەکان لەگەڵ ئەڵڵا سوبحانە وتەعالا زیکری خوای پەروەردگار بکەی، ئەڵڵاهو ئەکبەر بکەی، لا ئیلاهە ئیللا الله بکەی، هەمووی سەدەقەیە. لێرەش کەلیمە طەیبە ئەوەش دەگرێتەوە و هەروەها قسەی جوان و ڕەوشتی جوان لەگەڵ براکەت، لەگەڵ کەسەکەت، لەگەڵ بەرامبەرەکەت چییە؟ ئەویش سەدەقەیە. ئەویش سەدەقەیە. یعنی ئەوە زۆر گرنگە کە ئینسان بەڕاستی دەمی زمانی شیرین بێت، زمانی توند نەبێت، ڕق نەبێت. وبكل خطوة تخطوها إلى الصلاة صدقة. ئەوەش نیعمەتێکی ترە. یعنی تۆ حسابکە لە ماڵەوە
دەچیت هەتا مزگەوت نیەتت چییە؟ نوێش نیەت لێرە دەور دەبینێ یا نابینێ؟ دەور دەبینێ. ئیلە سەڵاتی سەدەقە. ئەم هەنگاوانە مامۆسایان زۆرە هەتا ئەگەیتە مزگەوت. ئەگەر بە ئۆتۆمبیل بڕۆی فەڕەی تایەکانیش هەر حساب نییە، بە پاسکیریش بڕۆی، بە ماتۆڕیش بڕۆی، بە هەر وەسیلەیەک بڕۆی، بەڵام ئینسان باشتر وایە ئەگەر بۆی کرا بە پێ بڕوا و هەروەها چیشە بۆ تەندروستیشی باشە. ئێمە ئەسە لەم زەمانە بەڕاستی ڕێکردنمان کەم بووە، زۆر کەم بووە. هەموو شتەکانمان هەتا بۆ مزگەوتش چییە ئەڵێ بە سلفێک لێ دەم و زوو بگەمە مزگەوت. اینجا بۆیە لێرە ئەوش سەدەقەیە. باشە یەکێک ئەڵێ من مزگەوتەکە حەزەکەم دوورتر بێ زیاتر بڕۆم، مزگەوتێکیش لە تەنیشتیانە ئاساییە ئاسایی نییە، حەزەکە ئەجری دەستکەوێ ئاساییە ئەو نییە بڵێ وەڵام مزگەوتەکە لە پاڵەتی نە ئاسایی حەزەکە بڕە بۆ مزگەوتێتر. نیەتی ئەوەیە کەوا چییە هەنگاوەکان لەسەر هەنگاوەکان ئەجر و پاداشتی دەستکەوێ. هاتووە کە سەدەقەی دەسەکەوێ ئەجر و پاداشی دەسەکەوێ و هەروە شییە گوناحشی هەڵاوەڕێ ینی نامێنێت. تحميله عليها لا من وايا والله هاي تقدر ممكن لا إن كان طبعا كان يترى ليرة تخطوها هرواي أي شيء خوي خطوة ماشيش هر بيكات ولا شيء هنجاوا كان ما بس هنجاوا كان بله يسهر ب ڕێکردن خەتەواتە هەنگاو بە هەنگاوە لێش مەشیە باش. وتميت الأذى عن الطريق صدقة. ئەمەش بەڕاستی هەر کێ ئەگرێتەوە نێوان خەڵک ئەگرێتەوە. تميت الأذى عن الطريق صدقة يعني هەر شتێک ئەبێتە مایی ئەوەی کە ئەزیەت بە مسلمانان بگەێنێ بە مرۆڤ بگەێنێ حتا بە ئاژەڵیش بگەێنێ ئەوە چییە؟ سەدەقەیە. بەردێک گەورە دەبینی لە ناوڕاستی جادەیە شوشەیەک شکاوە قەیچێکە بۆستە ئەگەر بۆت کرا و جادەی بڵێن سەریع نەبوو تووشی ئازارێکی گەورەتر بێ حادیسێ و ڕووداوێک ڕوودا دەتوانی ئەو ئەزیەتە لابی لەسەر ڕێگاکە لابەی لەسەر ڕێگاکە. باشە ئەمە شتێکی بڵێن حسی بێ. ئەی ئەگەر هاتوو تۆ ئەو کەسەی کەوا ئەبێتە ئەزیەتدانی موسڵمانان بە فکرە بۆ نمونە ئەو حەدیسە شوملی دەکا ینی لەسەر ڕێگای موسڵمانان کەسێکەیە کەوا خاوەنی بیدعەیە خاوەن فکرێکی خراپە بانگەشەی بۆ دەکات داوە و بانگەوازی بۆ دەکات خەڵک لە خۆی کۆ دەکاتەوە 100% دەزانی ئەمە پێچەوانەی قورئان و سونەتە ڕێگاکەی ڕێگایەکی چەوتە ئەمە بیت تۆ باسی ئەم کەسە بکەی باسی ئەفکارەکانی بکەی ئەم ئەزیەتە لابەی لەسەر ڕێگای موسڵمانان ئەو ئەجر پاداشە هەیە زیاتری شەوانە ئەوەکە گشتیە وایە جا بۆیە ئینسان بەو شێوازە تەماشای فەرمودەکانی پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وەسەلام. لەم فەرمودەیە چی فێر دەبین فەوایدەکانی چییە؟ وجوب الصدقة على كل إنسان كل يوم تطلع فيه شمس يعني لەسەر هەموو جومکەیەک چییە سەدەقەیەکە عليه صدقة ئەمە نعمەتێکە خوای پەروەردگار پێمانی بەخشیوە. لە حەدیثێک هاتووە بەدیلی ئەوانە دوو ڕکعاتی سنەتی چی ضحا. سبحان الله يعني ئینسان کە یەکێک بۆ لە وەسیەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ کییە؟ بۆ ئەبوو هورەیرە کە قەت نوێژی ضحا تەرک نەکات
بثلاث يكك لوانا چیە صلاة ضحايا حتى إنسان لسفري شادتوانية أو صلاة أو نوێژەیە بکات اینجا بۆیە ئەو دوو ڕکعاتە دەبێتە مایی چی مقابلی ئەو هەموو ئیشانە ینی ئەوە چی ئەجرێکە ئینسانیش بەڕاستی زۆری تێ ناچێت پێش ئەوەی کە دەرچێت بۆ ئیشەکەی کە ئیتر ئەکیت کاتێک دەرەچێت بۆ ئیشەکەی هیچ لاوانی کە بڕێن لە دوای نوێژ مباشەرەتەن ئەڕۆن بۆ سەر ئیشیان ئەمما زۆربەی خەڵک کاتێک ڕۆژ هەڵدێت پێشەوەی بڕا بۆ ئیشەکەی دوو ڕکات نوێژی ضوحا بکات یان ئەگەر هاتوو لە ناوەڕاست بینی بڕێن دوای خۆر هەڵاتن هەتا نوێژی نیۆڕۆ لە ناوەڕاستی ئەو کاتەش بیکات هەر باشتر و چاکترە ئەقەلەکەی چەنە کەمترینیان دوو ڕکاتە بەڵام دەتوانی زیاتریش بکەی دەتوانی زیاتر بکەی واللهی نەمزانیوە هەشت بەس دەتوانی بیکە یعنی نەمزانێ بڕی لە ئینێکە حەدێکە بوەستێت نازانم ئەگەر فەرمودەیەک هەبێت بەڵگەیەک هەبێت لەسەری برایەک پێمان بڵێ سواسی دەکەین باشە ئەگەر تۆ ئۆتۆمبیلت پێەیە ئەوەی ڕوودەدات لە ڕێگەوبانی کابرایەک بزانی کە خراپە خراپە هەڵیگری لەگەڵ خۆتە تۆ توێ سەدەقەت دەستکەوێت ئەجر دەستکەوێت بەس ئەو کابرا زانی شەڕەنگێزە کابراکی خراپە ممکنە اختیالت بکە ممکنە بڵێ کاکە دەی ئەوە بکەوە هەرچی پارەت پێ هەرچیتەوە هەیە سیارەکەتیش ببە ئەو کاتە تۆ بڵێ منەی سەدەقە دەکەم با هەڵیگرم لەگەڵ خۆمایان هەڵی نەگری باشترەوە نیە ئینسان گەر بزانێت یعنی ئەو کەسە ئەو بۆ شێوازەیە یان لە کاتێکە درەنگە شەوە کەس نییە ینی ئینسان ئەوە حەزەر وەرگێت باشە حەزەر وەرگێت باشە ئەوەی ئەمە کە ئەزیەتێک کە یان شتێک ئەبێتە مای ئەزیەتێک ئەزیەتدانی خەڵک هەڵیگری سەدەقەیەوە نیە ئەی ئەگەر بێت و شتێک دانی کەوا ببێتە مای ئەوەی کە بە قیاسی عەکس ئەوش چییە گوناحبار دەبێ ئینسان ئەبێ ئاگادار بێت یعنی شتێک نەکات کەوا ئەزیەتی خەڵک بدات ئایا دەتوانین قیاس بکەین ئیستا لەم دنیای سۆشیال میدیا و فەیسبوک و تیکتۆک و سناپ چات و نازانم ئەم شتانی کە پیا بووە تۆ کۆمنتێ بنووسیت ببێتە مای ئەزیەتی موسڵمانان ئەوە شەر گوناحبار دەبێ یان نابێ گوناحبار دەبێت اینجا تۆ بتوانیت بە تایبەت ئەو گەنجانە ئەمە پەیامێکە بەو گەنجانەی کەوا زیرەگن کە ئەتوانن بۆ نمونە ئەو هەموو ئەفلامە خراپانە هەیە ئەو هەموو بەرنامە خراپانە هەیە کە ئەزیەتی موسڵمانان دەدا ئەو بە بەرنامەی چاک یان بەرنمەیەک هەیە کە ئەوانە هەمووی تێک و پێک دەدا ئایا ئەو بەو ئیشە هەڵسێ ئەجر پاداشی دەست دەکەوێت بێگومان ئەجر پاداشی دەست دەکەوێت جا بۆیە بواری پەیداکردنی سەدەقە و ئیشکردن ئەوە فراوانە ئینسان دەتوانێت بەڕاستی ئەسپی خۆی تاوبدا لەو بوارە ئەچینە خزمەت حەدیسی 27 ئەمەش نەواسی کوڕی سەمعان بۆمانە گێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ عن النواس بن سمعان رضي الله عنهما عن النبي صلى الله عليه وسلم قال البر حسن الخلق والإثم ما حاك في نفسك وكرهت أن يطلع عليه الناس رواه مسلم وعن وابص بن معبد قال أتيت رسول الله صلى الله عليه وسلم فقال جئت تسأل عن البر والإثم قلت نعم قال استفتي قلبك باشا البر ما اطمأنت إليه النفس واطمأن إليه القلب والإثم ما حاك في النفس وتردد في الصدر وإن أفتاك الناس وأفتوك أم حديثش كي رواياتي كردوا لمسند إمام أحمد هاتوا لدارمي شاتوا بإسناد حسن شرحكي بناسي برشيا شاكا
آيات مانشية لسورة مائدة وتعاونوا على البر والتقوى، كلمة تدل على كثرة الخير، يعني زور كردني چی چاکە. حسن الخلق، حسن الخلق أم حسن الخلق أخلاق جوانا روشت جوانا هم لقل الله سبحانه وتعالى وهرواش لقل بندكاني خواي پروردگار. لقل خواي پروردگار چون چوني دبي حسن الخلق مع الله سبحانه وتعالى. ايه شرم كردن جێبەجێ کردنی ئەوامری الله سبحانه وتعالى، راضی بوون، تەسلیم بوون، ئەوە زۆر زۆر مهمە. لێرە بۆیە شێخ دەفەرمێ حسن الخلق مع الله چییە؟ أن تتلقى أحكامه الشرعية بالرضا والتسليم، زور قرنقا، وأن لا يكون في نفسك حرج منها ولا تضيق بها ذرعا. يعني لدلتا هيج شتێک نەبێ بەرامبەر ئەم حکومە شەرعیانە، نە ڕازی بی بەو حکومە شەرعیە و تەسلیمیش بی، خۆت بەدەستەوە بدەیت. ئەگەر ئەمرمان پێکراوە بە نوێژ، بە ڕۆژوو، بە زەکاتدان، بە جیهادکردن، ئەبێ چییە؟ بە سنگێکی فراوانەوە ئەو ئەحکامانە وەرگرین، ئەو ئەحکامانە وەرگرین. و هەروەها ڕەوش جوانی لەگەڵ الله سبحانه وتعالى لەکوێ لە ئەحکامە قەدەرەکانی ئەوانەی کە قەدەرن، ئەوە زۆر زۆر مهمە. هەموو کاتێک ئینسان بەختەوەرە دڵخۆشە هەندێک جار نەوەڵە، ینی زروف و بارودۆخی وا دێتە سەریا زۆر ناڕەحەت دەبێ، بۆیە ڕازی بە و تەسلیمیش بە. هەندێک جار سێرەکەی تاقی دەکرێنەوە بەچی؟ بە کەسمان، بە ماڵمان، بە منداڵمان، بە نزیکەکانمان، ئەبێ ڕازی بین. هەندێک جار تاقی دەکرێنەوە بە کەسانێکەوە حکم بە غەیری قورئان و سونەت دەکەن. ئەمە لەم کاتە مانای ئەوە نییە کە بڵێ ڕازی بی بۆ وەزعە، هەوڵ دەدەی، بەڵام ئەمە قەدەرێکە تووشمان بووە، ئەبێ بە دوای هۆکارەکان بگەڕین بۆ گەشتونێتە ئەو حاڵەتە خەڵکانێک بگاتە سەر حکم کە حکم بە قورئان و سونەت نەکەن. مانای ئەوەش نییە ئینسان خۆی بداتە دەستەوە، نەخێر، ئەبێ هەوڵ بدات. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەماشا بکە لە مەدینە، لە مەککە چۆن دەستی پێ کرد، دوایی لە ئاخیرا بۆی نەکرا، مەکەی بەجێهێشت، چوو لە مەدینە دەوڵەتی دروست کرد، دوای کە کاتێک ڕۆشتەوە بۆ حەج چەند هەزار موسڵمانی لەگەڵا بوو؟ چی 10,000 حەج 114,000. باش هەندێک لە ڕینەکان ئەگەڕنەوە سەرچاوەکان 124,000 بڵێ 100,000. یعنی بزانە ئینسان بێئومێد نەبێ، بێئومێد نەبێ. ئیثم چییە مامۆستایان؟ دژی چاکەیە، دژی چاکەیە. وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. الإثم ما حاك في نفسك، في نفسك عن صدرك، ليرة في نفسك، لا إنك متنك صدرك. يعني أمشتا سبحان الله واتليك توشي چی دەکات؟ دوودڵی دەکات. ئایا ئەم شتە باشە، باش نییە، باشە، باش نییە، یان هەندێک جار ئینسان تاوانەکە سبحان الله مرتاح نییە، لەگەڵ ئەوەشا کەوا تاوانەکەش دەکات مرتاح نییە. بەس ئەمە بۆ کێیە؟ یعنی چی کەسێک ئاوهایە؟ ئینسانێکەوە وانە دڵی زیندوو بێت، لەخوا بترسێت. ئەمما ئەوەی کە بە شەو و ڕۆژ تاوان دەکا ئەو شتەی نییە، ئەو شتەی نییە. وكرهت أن يطلع عليه الناس، يعني ئەم شتە، ئەم گوناحە حەز ناکەی کەوا خەڵکی چییە؟ پێی بزانن، یعنی شتەکە بزانە هەر
حەز ناکەیت یعنی شتەکە ڕێک نییە ئەسڵەن شتێکی باش نییە ئەمەش بۆ ئەوەیە کە وەکو باسمان کرد کەسێک کەوا خاوەن دڵێکی زیندوو بێ دڵێکی سەلیمی هەبێ ئەمەیەکەوە ینی ئەم شتە لە سینگیە لە دڵە بەو شێوازەیە ئەمما ئەوانەی کەوا متەمەڕدن دەرچوون لە تاعاتی خوای پەروەردگار دڵیان ڕق بووە بۆتە بەرد گەشتونەتە مەرحەلەیەکی بەل ڕانە عەلا قولوبیهم ما کانوا یەکسیبوون ئەمە گوێ بۆ شتە نادەن بە دەرزەن تاوان دەکەن گوێشیان لێ نییە بە ئاشکراش تاوان دەکەن گوێشیان لێ نییە بۆیە شێخ دەفەرمێ فالكلام هنا ليس عاما لكل أحد بل هو خاص لمن كان قلبه سليما طاهرا نقيا هەر کاتێکەوە ینی نیەتی بوو هەمێکی هەبوو ویستی تاوانێک بکات و نەشی کرد سەرکەی چییە خۆی خواتەوە یان هەندێک جار دەیشیکە ئیتر پەشیمانە بێتەوە 100 جار ئەستەغفر الله دەکات 100 جار ئەڵێ خۆزگە ئەوم نەکردایە یعنی وەک چۆنڕێ لە دەستم دەرچوو شەیطان منی خەڵەتان ئەم قسانەی تر دەسەکاتە چییە خواردنەوەی خۆی محاسبەکردنی خۆی لە فەوایدی ئەم حەدیثەش ئەم فەرمودەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جەوامعی کەلیمی پێدراوە البر حسن الخلق ئەمە کەلیمە جامعە مانعە یعنی هاندانە کەوا ئینسان چییە ئەخلاقی جوان بێت ڕەوشتی جوان بێت ئەوە زۆر گرنگە و خاڵێکی تر ئەوەیە کە ئینسان ئەبێ خاوەن چی بێ دڵێکی پاک بێت حەدیثەکەی وابیسەش کە ئەفەرمێت لێرە بە تەواوەتی هێنایەتی قال أتيت رسول الله صلى الله عليه وسلم وأنا أريد أن لا أدع شيئا من البر والإثم إلا سألته عنه سبحان الله چەندێ حەریص بووم پیاوە هەر شتێک پەیوەندی بە چاکە و خراپەیە إلا سألته عنه وحوله عصابة من المسلمين يستفتونه فجعلت أتخطاهم أما بزانا چەندێ حەریص بووم وابیسە قالوا إليك يا وابص عن رسول الله صلى الله عليه وسلم قلت دعوني فأدنو منه سبحان الله بو هر نزيق بمولي فإنه أحب الناس إلي أن أدنو منه قال دعوا وابصا پیغمبر عليه الصلاة والسلام بي فرمون با صحابة كان وازي لبن با نزيق بيتوا أدنو يا وابصا نزيق بروا مرتين أو ثلاثة قال فدنوت منه حتى قعدت بين يديه أوش أدبك لأدبكاني قتابي لقل ما مصا لا بيني ما دستي ما مصاك دانشتوا لسر أجنو إن جاء فقال يا وابصة أخبرك أو تسألني يعني آية خبر الدمية والله الدمية بوشياتوي قلت لا بل أخبرني فقال جئت تسألني عن البر والإثم قلت نعم والله يا رسول الله بوهاتم فجمع أنامله فجعل ينكت بهن في صدري سبحان الله يعني وابصا زان أما تعليمك شيء ما وصل كردارية باشا أدال سنجي كيا وابصا شيء عليه يا وابصا استفتي قلبك واستفتي نفسك لروايته 3 مرات البر ما اطمأنت إليه النفس والإثم ما حاك في النفس وتردد في الصدر وإن أفتاك الناس وأفتوك باشا يعني ليرة وابصة چەندێ حەریص بووە کەوا پرسیار بکات پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام پێی دەڵێت دەربارەی چی پرسیارەکە چاکە ئەوش ئەڵێ نەعەم ئەمە وەکو بڕی لە ظاهیرە جملەیەکی چییە خبرية ولكنها استفهامية في معناها جئت تسأل عن البر يعني أجئت تسأل عن البر بۆ هاتووی کەوا دەربارەی بر پرسیارکەی ئەوە نمونەشی لە قورئانە هاتووە ئەگەر یەکێک بڵێت فإن قال قائل
كيف وقع في قلب النبي صلى الله عليه وسلم أن هذا الرجل جاء يسأل عن البر؟ شون پیغمبر عليه الصلاة والسلام كوت ضلي وكان بياو بوشتاتوا؟ فالجواب قضايا الأعيان لا يسأل عنها. أما اشتكى تايبد بوكسا هذه قضية عين، يحتمل أن النبي صلى الله عليه وسلم بلغه أن وابصة رضي الله عنه يسأل عن البر. ممكن گەشت بێتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە وابیسە ئەو پرسیارە دەکات. وإن أفتاك الناس وأفتوك. ئیسە دێنە سەری. باشە. قلت نعم قال استفتي قلبك. باشە ئەم استفتي قلبك ئایا دەبێتە مبررێک یان کەسێک دائیمەن بڵێ چی وەڵا کاکە من بە گوێی دڵی خۆم دەکەم؟ هەموو کەسێک دەتوانێت ئەوە بڵێت ینی حکمە شەرعەکەی پێوەترێ وەڵام من بە دڵی خۆم گوێی دڵی خۆمەکەم دڵم چیم پێ بڵێ 100% ئەزانێ بەڵگەیە لەسەر ئەویشە تەواو. ئینسان کە بەڵگە هەبوو بە جوانی شتێگەشت لە بەڵگەکە ئایا لێرە ئەبێ ئیستیفتای قەڵبی خۆمان بکەین یان ئەبێ تەسلیم بین چونکە ئەو بەڵگەی لەسەرە 100% ینی هیچ شتێتریش هەڵ ناگرێ بڵێ وەڵا فەهمێتر هەڵەگرێ یان شتێک نە. باشە ئەمە لە چی کاتێکایە ئستەفتی قەلبەک؟ لەو کاتەیەکەوە ئینسان سێرەکی چییە؟ ئەم شتە زۆر ڕوون نییە لای، ئەم حکومە زۆر ڕوون نییە لای. بەڵگەکان چییە؟ ینی ممکنە بەڵگەیەکی زۆر شتوار ڕوودەدات کابرایە سێرەکەی ئەوێ بی مەسئلەیەکە بۆ خۆی بیشەرعێنێ باشە چیەکە؟ بەڵگەیەنێتەوە. ئەگەڕێیتەوە بۆ بەڵگەکان و عولەما چیان فەرمووە دەربارەی ئەم بەڵگە ینی شتت بۆ دەردەکەوێت کە نا ئەم کابرا وەڵا بۆ مەسلحەتی خۆی بۆی بەرژەوەندەکەی خۆی بۆ ئیشەکە بیشەرعێنێت بڵێ من شتێکی شەرعیە دەیکەم. جا بۆیە ئەلەو کاتە ئینسان ئەگەر هات و شتێکی ئاوا تووشی بوو ئیستیفتای قەلب بکات. باشە هەموو کەسێک ینی هەموو کەسێک ئەو شتە بکات کە کابراکە هیچ علمێکی شەرعی نییە، هیچ نازانێت دەربارەی ئەم شتانە، ینی ئەبێ بەگوێی دڵی خۆی بکات. ینی ئەم مەسائلانە بەڕاستی ئەوە چییە؟ ئینسان ئەبێ زیاتر بخوێنێتەوە لەسەری. ئەڵێ أي اسأل والاستفتاء طلب الإفتاء وهو بمعنى الخبر. يعني إفتاء شيء ما مستعان خبرك درباري حكمك شرعي. يعني تو الإمام مصطفى درباري أو شتا فتواكم دريا أو شيء خبر الداتي عليه حكمي شرعي درباري أما ملكرنا أو بوشي وازية أمش بلغ كان ياك دوسية شوار جابوية بيغمر عليه الصلاة والسلام يحالي كربو ضلي دەربارەی چی؟ ئەو هاتۆ پرسیار دەربارەی چی دەکا؟ دەربارەی چاکە بیر وانە. ئەلبیر چییە؟ مەطمئەنە ئیلەیه القەلب ئەوەیە هەر شتێکەوە دڵت پێی ئاسوودە بوو زانیت ئەم شتە چاکە ئەوە ئیستیفتای قەلبت دەکەی و ئەطمئەنەت ئیلەیه النەفس مرتاحی پێی. اینجا بۆیە ئینسان بتوانێت لەو شتانش ئەگەر بۆی کرا نوێژ بکات هەتا چییە؟ دڵی زیاتر مرتاح بێتەوە. یان لە کاتێکە کە ئینسان نوێژ دەکات ڕکوعەکەی بێت چۆن بێ؟ بەو شێوازە ڕکوع بکاتەوە حتا تەطمئینە ڕاکعە، ینی تۆ تا مطمئین بیکەوە ڕکوعت ئین کردووە. دیارە مامۆستا بەسەرمانەوە وەستاوە کاتەکە تەواو دەبێ بەڵام هەردوو دیێڕماوە ئینشاڵڵا تەواوی دەکەین. والئیثم ما حاک فی النفس. باشە ینی ئەوەیە کەوات وەکو باسمان کرد هەر نفسی شتە ئینسان مرتاح نییە پێی ئەوە تەڕەدەدە فی الصەدری. ئینجاڵێ وەین ئەفتاکە الناس وأفتوك هذا من باب التوكيد، يعني حتى لو أفتاك وأفتاك الناس فلا ترجع إلى فتواهم ما دام قلبك لم يطمئن ولم يستقر فلا تلتفت للفتوى. يعني وەکو باسمان کرد ئەگەر فتوایەکی سەطحی بوو فتوایەک درا سەرکەیسە مامۆسایەک فتوای دەدا و فتوایەک دەدا نە. ئینسان ئەگەر بزانێت دڵی ئاسوودە نییە دەزانێت کەوا لە دڵیا شتێک هەیە ئەم حکومە بەڕاستی وەک چۆڵێ موویەکی تایە نە ئەبێ من بە دوای بەڵگا بگەڕێم. بەڵگەکان تەواو سەلیم بوون عولەما جوان قسەیان کردبوو دڵم مطمئین بوو لەو فتوایە وەری دەگرم. زۆر مهمە مامۆستایان خاستن لە ئەمڕۆ لەم زەمەنە و سەردەما
خەڵکانێک هەیە سێرەکەی فتوا دەدا ئینسان خۆ نابێ بە دوای یەکسەر فتوای ئەزانیم کابراین ئەوە نییە بەخوای ئەهلی فتواش نییە کابرایەکە هێناوێنە فتوا دەدات بە کەیفی خۆی باشە ملی دەقەکان ئەشکێنێتەوە بۆ مەسلحەی خۆی یان بۆ مەسلحەی ئەو کەسەی کەوا هێناوێتی ئینسان نابێت یەکسەر خۆ تەسلیم بێ باشە مامۆستان ئەمە بەڕاستی حەدیسەکان فەوایدی زۆرتیایە بەڵام ئێمە کاتەکەمان تەواو بوو داواکارم لە خوای پەروەردگار زیاتر علممان پێ ببەخشێت زیاتر فەهممان پێ ببەخشێ بۆ دەقەکان و داواکەم لە خوای پەروەردگار ئیسلاحی حاڵمان بکە دڵەکانمان چاک بکات پڕی بکات لە نوری ئیمان و تەقوا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته